خۆشەویستان و عزیزان لە هەرکێ کۆمابینن سڵاوتان لێبێ خۆشحاڵم لەگەڵتان ئابمەوە بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەمان بۆ ئەم جارەش لە قەزای هەریری. وەکەوەی دەزانن کە ئێمە هەرجارە و لە شوێنێک دەبین لەگەڵ پزیشکە بەڕێزەکانە سەردانی لای هاوڵاتیانەکەین لە بارودۆخی تەندروستیانە پرسینەوە. تەوەری بەرنامەی ئەم جارەمان باس لە نەخۆشی ڕخۆڵە و گەدە و قەبزی دەکەین بزانین چێن ئەو کەسانەی پێویستیان بە چارەسەر دەبێت. لەگەڵەوەشدا دەچینە لای پرسیارەکانی هاوڵاتیان بزانین هاوڵاتیان سەبارەت بەم بابەتە چ پرسیارێک لە پزیشکەکە دەکەن و وەڵامی ئەویش چیە بێت. ئەگەر بێت و تا کۆتایی بەرنامە لەگەڵ ئێمە بمێنەوە بێگومان ئێوەش زانیارەکان وەکو خۆی وەردەگرن. پزیشکێکمان لەگەڵایە کە پزیشک و پسپۆری نەشتەرگەری گشتیەکانە ئەویش دکتۆر ئەحمەد مستەفایە کە لە قەزای هەریرە لەگەڵمانە بێت ئەچینە ناو هاوڵاتیانەوە ڕاستەخۆ پرسیاری ئەویان لێکین ئایا ئەو کێشە و گرفتانەی کە ئەوان هەیەە سەبارەت بە مەعیدە یاخود قەبزیەکان چین و دەبێت چۆن چارەسەر بکرێ با من جارێ بە خێراتنی پزیشکەکە بکەم و داترەچینە بنکۆڵکاریەوە یاخود وردەکاری زیاتری ئەم بابەتە دکتۆرگیان سپاس دەکەم. خوا بەخێر بێن بۆ قەزای هەریر ئاوادانتان کردەوە. طبعاً بەڕاستی لێرە گرفتەکانی نەخۆشی قۆڵۆن و مەعیدە زۆر هەب هیوادارین لەم بەرنامەیەدا بتوانین چەند سوودی بگەێنین لەسەر نیشانەکە کۆنیشانەکانی ئازاری مەعیدە و گەدە چییە ئەو هۆکارانە چین کە بێتە هۆی گرفتەکانی قۆڵۆن و مەعیدە و چارەسەرەکان و خۆپارێزی ناوماڵ چییە کە پێویستە هاوڵاتیان بکەن. بەڵام دکتۆر ئەمە بابەتێکی بەربڵاوە بێگومان زۆربەی زۆری خەڵک کێشەی ئەوەی هەیە کە بۆ نمونە خواردنێکە خوارد پاش ماوەیەکی کەم ئەڵێ من ئەم خواردنە ئازاری گەدەی بۆ دروست کردو. ئایا بەڕاستی ئەمە بەکتریای گەدەی هەیە تا ئازاری گەدەی بۆ دروست بکات یاخود نەخێر بابەتەکە شتێکی دیکەیە کێشەی کۆڵۆنی هەیە یاخود ڕیخۆڵەکانی هەیە ئەبەسترێتەوە بەمەوە؟ بەڵێ طبعاً ئەگەر کەسێک یاخود نەخۆشێک پێشتر گرفتێکی گەدە یاخود قۆڵۆن یاخود مەعیدەی هەبێت ئێمە کۆمەڵە خۆپارێزی و ڕێنمایی وەدادنین. پێشەوەی بێتە لای پزیشک ئەبینێت نەخۆشەکە کە خواردنێک دەخوات بە خواردنەکە تێک دەچێت تەمان بەم خواردنێک نا دیارەوە پێشتر گرفتی قۆڵانی هەبووە گرفتی برینداربوون و سووتانەوەی مەعیدە و سورێنجکی هەبووە ئەبینێ بەناوە خواردنێک تێک دەچێت بۆ منە ئەڵە دکتۆر کە خواردنێکی چەورە خۆم بۆ منە هێرکە ڕۆنە تەماتۆ ڕۆنێکە ئەمانە ئێستا مەعیدەم دڵەکزەم ئەبێت سووتانەوەی مەعیدەمە بە یاخود ئەڵە دکتۆر کە خواردنێکە خۆم بۆ نمونە ترشە تیژە قۆڵۆنم هەڵەستێت غازاتم زۆرە بێت ئەمانە ئەو پێشتر گرفتێکی هەبووە کەواتە گرفتێکی هەیە ئەو خواردنی کە پێی تێگەچێت ئەوێ بەڕاستە لی دوورکەوێتەوە کە دێتە لە ئێمەش نەفسی ڕێنماییەکەین واتە خۆپارێزی هەموو جارە بە نەخۆشەکانە بەڵام ئەمە من کە تۆ خۆپارێزی نەکەیت لەو خواردنانەی کە پێی تێگەچی بۆ قۆڵۆن بۆ مەعیدە ئەگەر بە درێژایی ساڵەکە عیلاج و دەرمان خۆی چاک نابێت واتە خۆپارێزی بە دەرەجەی یەکەم مهمە. دکتۆر هەندێک جار ئێستا هەندێک هاوڵاتی ئەڵێ من خۆپارێزی شەکەم بەڵام هەر کێشەی قورسی گەدەم هەیە ئەمە تا چەند ڕاستە؟ بەڵام ئەمە تامان ڕاستە کاتێکا بێتە نەخۆشی لەو کاتە خۆپارێزەکەش کەڵکی نامێنێت بۆ منە جەنابەت باسی ڤایرۆسی مەعیدەت کرد کە ڤایرۆس نییە بەکتریایە بەڵێ پێڵێن ئێچ پایلۆری هۆکاری دروستبوونی سەتانەوەتی گرفتەکانی مەعیدە و قۆڵۆنە ئەم بەکتریای مەعیدە. لێرە ئەدوەستێنم بۆچی خەڵک پێڵێ ڤایرۆس لە کاتێکا بەکتریایە؟ بەڵێ خۆی ڕاستە تا ئێستا خەڵکی ئاسایی با بڵێن بە شێوە گشتەکەی جیاوازی نێوان بەکتریا و ڤایرۆس ناکە لەوانەیە لەسەر دەمی ئاسانتر بێ ڤایرۆس وانە بەکتریاکە بۆ ئەو زەحمەترە ئایتر ئەم ناو هەروە پێوەی لکێنراوە هەروە هاتووە بەڵام بەڕاستی ڕاستی کەینەوە ڤایرۆس نییە بەکتریایە زۆرترین توێژینەوە سەلماندوێتی کە هۆکاری برینداربوونی گەدە و ڕیخۆڵە و دوانزەگری ئەوانە ئەم بەکتریای ئێچ پایلۆریە. ئەم بەکتریایش بەڕاستی لەڕێی ناپاک و خایانی دروست دەبێت لەڕێی پیسیەوە دروست دەبێت بۆ منە لەڕێی ئاڵوگۆڕی پەرداخ و کەوچک و باوەش پێداگرتن و ماچی مناڵەکان کە زۆر خەتەرە ئێستا ئێمە لایەنە کۆمەڵاتەکانمان زۆر بەخۆتە هەر مناڵێک ببینین ماچیەکەین
بێئاگای لەوەی کە من هەڵگری بەکتریاکەم ئەم بەکتریا ئەگوازمەوە بۆ مناڵەکە بینی مناڵەکە ڕەنگی زەردە خواردن ناخوا بێتاقەتە بەردەوام ژانی مەعیدەی هەیە کە فەخسی بۆکەین سەرگی هەڵگری بەکتریاکەیە بە هەمان شێوە بۆ گەورەکانیش وەکوتت پارێزەکە هەر چاک نابێت خۆی زعیفەکە هەر باش نابێت دوای کە ڕێن پشکنینی بۆکەین ئەبین هەڵگری بەکتریاکەیە کە سەلمێنرا هەڵگری بەکتریاکە ئەبێت کۆرسێکی تاوی عیلاجەکە بخوات با ئێستا بچینە لای هاوڵاتێکی زۆریش هەیە لە دەوروبەرمان کۆبوونەتەوە کۆمەڵایەتین خۆیان بەڵێ ئەچینە لای هاوڵاتیان بزانین پرسیارەکانی ئەوان چێ و دواتریش ئەچینەوە سەر بابەتەکانی خۆ خۆشەویستان شوێنێکی گشتیە لە قەزای هەریر با بچمە لایم هاوڵاتی و پرسیارێکی لێ بکەم سڵاو لێ بێم کاتە باش چۆنی تەندروستی چۆنە باشیت فەرمو دکتۆرگیان بۆ یەکەمین جارە پزیشک دەهێنینە لای هاوڵاتیان ئەم جارە قەزای هەریرمان بەسەر کردوتەوە ئەمانەوێت لە نزیکۆ لە بارودۆخی تەندروستی هاوڵاتیان بپرسینەوە جا دکتۆر ئەحمەد خۆتزانی پزیشک و پسپۆرە لە بواری نەشتەرگەری گشتیدا ئەمەوێت لەسەرەوە پرسیارت لێ بکەم هیچ کاتێک هەبووە ئازاری کۆڵۆن مەعیدە قەبزیەکت بۆ دروست ببێت و لەو کاتەیە فریای پزیشک نەکەوتبێتی یان نەتزانی بێ ئەو ڕێکارە تەندروستیانە چین بیگریتە بەر بۆ ئەوەی باشتر بیت بەڵێ وەڵا حاڵەتی وەم زۆر لۆ هاتووە بەڕاستی زۆر لە کارەکانی ڕۆژانەیەمدا کە خواردن و تشتە خۆم قەبزیم بۆ دروست بووە تاکۆ زۆریش لە دکتۆرەکان پرسیارم کردو بەڵام هیچ نەگەشتمە نەتیجەیەکی وا بەو شێوەیەکەوە من چارەسەرەکەم بدۆزمەوە دواتریش حەزمە کرد وەڵا لەکن کا دکتۆر ئەحمەد ئەو چاپێککەوتنی لەگەڵ بکەم خۆ بزانم چ شتێک باشە بۆ ئەوەی من خواردنێک باشی بخۆم تووشی قەبزینەوە شتێک باشەوە چ چارەسەرێک باشە من ئەوەی تووشی قەبزینە بڵێ دکتۆرگیانگە خۆت هەر وەڵامی بیت زۆر باشە کاکەناوچی کامەران محەممەد کاکەمەران هیچ جۆرە خواردنێکەیە زۆر بیخۆیت ڕۆژانە زیاد ترس و برینزەکە زیاتر تیژی ترشی نەخۆی وڵای کەمێک زۆر بەڵە بەڵێ مە بەسم خواردی دەرەوە ناخۆی ناوەڵای کەم شتی ماڵە ئاوشتیوان نەخۆیتەوە ئەوم باشە بەڵام قەبزیم هەیە بەردەو قەبزت دەمێکە هەتا یان تازە وڵی دەمێکە زۆر لە مناڵیەوە هەتا لە مناڵیەوە هەتا ینی بەڵێ هیچ عیلاجیوان بەکار هیچ مەکار نینەوە بەڵێ هیچ فەحوسات و پشکی نوشتیوان خی زۆر نەکردو بەس فەحسی سکوێر و تشتانم کردو ئەوانت باشە زەخت و تشتم نییە بەڵێ وەڵا کاکەمەرە هەمان جۆری خواردن کاریگەری زۆرە لەسەر قەبزی نەخواردنەوەی ئاو کاریگەری زۆرە نەجوڵان ینی تۆ گەجوڵەت باش بێشتێکی زۆر باشە جوڵەت هەیە زۆر باشە کە ئەڵین جوڵەت خوا دکتۆریان بە باسی ئەم جوڵێ بکەین چونکە زۆربەی هاوڵاتیان ئەڵەن جوڵەمان هەیە لە کاتێکا سێرەکەی چەند مەترێکە ڕوا بەڕێوە وایانە من ئەمێ بزانم جوڵی بەڕێزت چۆنە لە ڕۆژێکە بۆنمونە 5,000 پێ ئەڕۆی بەڕێوە هاتوو چۆکەم هەیە هاتوو چۆی دەرەوەکەم بازارەکەم ئێم و دێمەوە ئەچمە دەرەوە و دێمەوە هاتوو چێ بازارەکەم زیاتر وەڵا زۆر میمەکە کامەران یعنی جوڵا کاریگەری ڕاستەخۆ هەیە لەسەر جوڵانی ڕیخۆڵەکەمان ینی کەتی ڕیخۆڵە تەمەڵە بێت ئەو حرەکەی ناکە وەکو کرم قەبزیە بین وەکو گەنیخان وتی یان خەریکی مۆبایلین یان مۆزەفین لەسەر کورسی یاخود سایق تەکسین کە حرەکەمان کەمە وەرزشمان نییە ئەمانە جوڵەی ڕیخۆڵەکان نەکەمێ بێتەوە بەسەبەبی ئەوە ئەبێت ئەوەی قەبزی ئەبینی کاکەمان فەقیر خواردنی باشە خواردنەکانی تا ڕادێک جوانێ بوو تەندروستە بەس جوڵەی وەکو پێویست نییە بۆی ئەمە با بڵێم ڕێنمایی یەکەین ئامۆژگاری یەکەین کە ڕۆژانە نیو سەعات 40 دقیقە بەپێ بڕوە زۆر باشە بەپێ بڕۆ لەگەڵیشی دەبێت ئاوی پێوێ بەردەوام ئاو بخواتەوە بۆی ڕیخۆڵەکان شێدار ببنەوە لەبیرمان نەچێت دنیا جەو گەرمە خواردنەکانی ئێمەش زۆربەی چەور و سوێرین ئەم خواردنە چەوری سوێرە ئاوێکی زۆریان پێویستە بۆ هەرسکردن ئێمە بەس فێرین لە کاتی ناخواردن ناوە خوێن تامانە زۆر هەڵەیە لەسەر سفرەکە پارێ بخۆیت و خۆمێگا بخۆیت تامانەوە بۆ هەڵاوسانی گەدەش خراپە بۆیە ئەبێ ئەم خوا تەرکەین وا باشتر لە کاتە ئاسایەکانیش بەردەوام ئاومان پێ بێت واتە تۆ لە ماوەی دەدەخە چارێک قومێک ئاو بخۆیتەوە لەگەر ڕۆشنەکەت ڕۆژی دوسێ دەبە ئاو تەواو بکەیت ئەمانە بۆ ئەوەی ڕیخۆڵەکان شێدار بنەوە جوڵی ڕیخۆڵەکان باش بێ کاکەمەران بۆی لەم قەبزیە نەجاتە بێت جارەبینی قەبزەکەی جەنابەت قەبزێکی سەلامەتە مە بەسمان چی قەبزێکی سەلامەتە ئەلحەمدولیلا هیچ نەخۆشیێکی لە پشتەوە نییە گرەی قۆڵۆن بێت
یاخود نەخۆشی شەکرە هەبێت ئەوانە هەمجار هۆکارن نەخۆشی غوودە بێ و کادەمانە بەڵام زۆربەی هۆکارەکە خۆمانی بۆ قەز بڵێ. دکتۆر من حەزەکەم هەر پرسیارێکی تر لە خۆی بکەم بەچیە بۆ دەرکەوتووە کە تۆ ئەم کێشەیەت هەیە یعنی چ جۆرە خواردنێکە خۆی تۆ هەستت کردو کە ئەم کێشەیەت بۆ دروستەکە؟ وڵاهی بە زۆری ئەو خواردنانێک کە ترش و برنج دەخۆن زیاتر پێم وایە دکتۆر برنج هۆکارە بۆ ئەمە؟ پێم وایە دواتریش خواردنەکانی دەرەوە بۆ نمە کەباب و ئەو تشتانە هەیە ئەو تشتانە من ناخۆم بەڵام شتی زیاتر هەماڵەوە دەخۆم ترش و برنجەکەیە بەڵام من لە کات دکتۆرە پرسم چ شتێک باشە بۆ ئەوەی کاتێک پیساییەکەی خوێن دێتن زۆر جاری وهەیە دیوارەکانی بە خوێن دادی ئەو هۆکارەکەی چییە بە ئەوەی عیلازێک شروشتی بەکاربێنی بۆ ئەوەی هەم گەدەمە سەلامەت بووە هەمیش ئەو شتانێکە دکتۆر خۆی خوێن بۆ خۆی جێگەی پرسیارێکە ئەمە پرسیارێکی تایبەتی هەیە بەڵام من بە ڕێزە ئەڵێ بۆ نمونە ئەگەر خوێن دابنیشیت ئەمە ئەگەڕێتەوە بۆچی؟ وڵا کاکەمران دوو پرسیاری زۆر باشی وروژاند کاریگەری برنج لەسەر قەبزی و قۆڵۆن چییە؟ ئەگەر یەک جۆر خواردن خۆی بە ئێمە وەکو شەرقی وەکو ڕۆژهەڵاتی زۆر برنجە خۆین بەڕاستی برنجش کاربۆهیدراتە ڕێژەیەکی زۆر کاربۆهیدراتی تایەواتە ئەم کاربۆهیدراتە غازا زۆرەکات لەناو گەدەوڕی خۆڵامان غازا زۆرەکات ئەم زۆر خواردنەوە کات تووشی قەبزیمان کات ڕیشاڵی کەمە بەتایبەتی ئەو برنجە ئێستا سپیەکرێت توێکڵەکەی لێکرێتەوە واتە ڕیشاڵەکەی پێوە نییە فایبەرەکەی پێوە نییە ئەوانە سپیەکرێت کە زۆر بەکار هیواهەیە ڕۆی سێژەم چوارژەمی خوا بەڕاستیە ئەمە ئۆتۆماتیکەی بێتە هۆی هەڵەسان و ئەستوربوونی گەدە و تەمبەڵی ڕیخۆڵای بێتە هۆی قەبزی واتە زۆر خواردنی یەک جۆر زەڵاتەی لەگەڵ نەخۆیت بڕێکی زۆر شلەمەنی لەگەڵ نەخۆی دەبێتە قەبزی ئەوکو پرسیارەوەی کە ئێمە وەکو ڕۆژهەڵاتی برنج زۆرە خۆین پرسیاری دوێمیان لە نەتیجەی قەبزی بەردەوام قەبزی ئەم قەبزیە کە زۆر قەبزە بە ئینسان پیسایەکە وشکە بێ لێواری کۆم تووشی قلیشانەکات دەرچەی کۆم تووشی قلیشانەکات بۆ تۆ بە تێپەڕبوونی کات بە درێژایی ساڵەکە قەبزیت دە ڕۆژ جارێک هەفتەی جارێک سە ڕۆژ جارێک ناچیتە سەر ئاو ئەم قەبزیە لێواری کۆمت بریندارەکات کە لێواری کۆم زۆر ناسکە لەگەڵ بریندار بوون بە شێوەیەکی فەسلەجی هەر شوێنێک بریندار بوو خوێنی لێ دێت وەکو بەشەکانی تری جەستە ئێرەما بریندار کە خوێنی لێ دێت هەر کاتێک لەگەڵ قەبزیەکەمان کە پیسایەکە وشک و ڕقە بێت کامەران ئەبێتە هۆی قلیشانی دەرچەی کۆممان ئیتر ئەم قلیشانە ئەگەر ئاگامان لێ بێت چاگە بێتەوە ئاگامان لێ نەبێت بۆ منە ئەبێتە مزمین و درێژخایەن هۆکارەکەی قەبزیە بەچی ڕۆدات کە پیسایەکە و شەکە بێت لێواری کۆممان بریندارەکە شەق ڕۆدات بە تەبیەتی حاڵ کە شەقبوون ڕۆیدا لە هەر شوێنێک نەزیف دروزە بێت خوێنبەربوون درێزە بێت جێگای ترس نییە بەڕاستی جاڵەو کاتە چی بکەن سەردانی دکتۆر بکەن یاخود هەر لە ماڵەوە خواردن کەم بکەین یان ئاو زۆر بخۆن یان عیلاج بکەن بەڵێ زۆر جوانە پرسیارەکە تەمەن ئەگەر دووبارە نەبەوە ئەم حاڵەتە یەک جار بوو زۆر ئاساییە جێگای قەلەقی و ترسان نییە بەڕاستی بەڵام ئەگە خوانە خواستە لەگەڵ هەموو سەر ئاوێک ئەم عملیە دووبارە بۆ ئەو خوێنبەربوونە دووبارە بۆ ئەم بەتایبەتی کە بڕەکەی زۆر بوو وەکو چۆڵی لە نیو پیاڵە لە نیو ئیسکان زیاتر بوو یەکسەرە بە سەردانی پزیشکی پسپۆرکە چونکە خوانە خواستە هەندێکیان ڕێژەیەکی کەمیان نەخۆشی مەترسیدارە کاکەوەران لاوانەیە خوانە خواستە شێرپەنجی قۆڵۆن بێدا ڕاستە جاران ڕێژەکە لە پیرە هەبوو بەڵام ئێستا بەڕاستی علاقەی لە پیریشانە ماوە لە گەنجیشان زۆر بووە ئەگە کەسێک خوێنبەربوونی هەبوو لەگەڵ هەموو چوونە سەر ئاوێک گومانەکەی ئەمە شتێکی لە پشتەوەیە بەڵام ئەگە یەک دوو جار بوو دوای ساڕێژ بوو سێرەکە دڵا ئەمڕۆ شتێکی تیژ و ترشم خواردووە ئەمڕۆ بۆ منە یاپراغێکم خواردووە کە زۆر کەلەم و بیبەری تیژ و ئەوانەی زۆرتیا بەکار هاتۆ زۆر گومانەکەن ئی خواردنەکە بە یان سێرەکەی گۆشی سپرد زۆر خواردووە داوەتی برادەرێک کردبووی کەباب وشتیوە زۆر بەیەکەوە خواردەوە کۆمەڵە خواردنی بێکەوە تێکەڵاو کردووە قەبز بووی تووشی خوێنبەربوون و قلیشانی کۆمی ناکاو هاتووی ئەبینی بەس ئەمڕۆوایت بەهانی چاک بوویتەوە ئەو جێگای ترس نییە بەس بۆکە خوانە خواستە خلاری هەفتەکە بەردەوام نەزیفت هەبوو یاخود خوێنبەربوون هەبوو وا باشترە وەڵا سەردانی پزیشکی پسپۆرکی تا ئەو دڵنیات کاتەوە بڵێ کاکە ئەمە حاڵەتێکی سەلامەتە یاخود حاڵەتێکی مەترسیدارە ئەو نەزیفە بەڵێ بەڵێ لە ساڵەکەیە چەند جار پشکنینە کردووە؟ ئێمە دوو جار پشکنینت بۆ کۆی کێشەکانت کردووە یاخود تەنها بۆ شتێکی دیاری کراوە شتێکی دیاری کراونەوە بەڵام بە شوێکی گشتی بووە بەڵام بۆ مۆزوعیت و کە باسەکەین بڵێ ئەو نەبووە بزەبت بۆ ئەو بەماستەبی بەس بۆ پشکنینی گشتی بووە بەڵێ باشە دکتۆر ئەلێرا پرسیارێک
غودە هیچ کاریگەری دروست دەکات لەسەر ڕێخۆڵەکانمان؟ بەڵێ تامان پرسیارێکی زۆر بەجێیە. غودە کاریگەریکی ڕاستەوخۆی هەیە لەسەر جوڵەی ڕیخۆڵە و گەدا. ئێمە دوو نەخۆشی غودەمانەیە کە بەداخەوە لە هەریریش زۆرە ئەم دوو نەخۆشیە، یان سیستی غودەمان هەیە یان غودە چالاکمان هەیە، خەڵک پێ لە غودەی سامە یان ژەهراوی. بەڵێ لە غودە تەمبەڵە کە تامان ئیشی غودە چییە؟ هەوڵەدات جوڵەی ڕیخۆڵەمان بۆ چالاک کات، یعنی کە ئینسان ئەم حرەکەمان هەیە ڕیخۆڵەکەمانە جوڵەی بە هۆکاری غودەوەیە. هەر کاتێکیشی غودەی دەرەقی تێگەچێواتە کە غودەکە تەمەڵە بێت ڕیخۆڵەش تەمەڵەکەدا. ئەبینین نەخۆشەکە ئەڵێ دکتۆر من فەتەیەکی زۆرە قەبزە، عیلاج نەماوە بەکاری نەهێنم، خواردن نەماوە تاقی نەکەمەوە، بەس من هەر چاک نابم. دێن یەکسە فکرمان بۆ چێت غودەی تەمەڵ. لەسەر دەسەکەی بە پشکی لەبی سفالن نەفەرەکە غودەی ئیش ناکات، دەڵێن کاتەوە هۆکاری قەبزەکەی تۆ نەبوونی ئیشکردنی غودەکەتە یان بە پێچاوانەوەکەی. ئەڵێ دکتۆر من هەر بەردەوامی ساڵم سوکچوونم هەیە، یعنی ڕۆژی 10-15 جار چمە سەر ئاو، یعنی عیلاج نەماوە تاقی نەکەمەوە، وەزنم دابەزدەم کۆمەڵە پرسیاری تریلیەکەین لەسەر کۆنیشانەی غودە. ئەبینی یەک پشکینی خوێنی بۆ نێرین وەکو کاکامران فەرمووی ئەندە پشکینەکەم سێرەکە بە سوتفە پشکینێکی بخۆی کردووە غودەکەی ناڕێکە لە ئیشکردنی. ئەڵێن کاکە ئەم هۆکاری قەبزیە خودە ئەم هۆکاری ئیسهالی تۆ ئەم سوکچوونە عیلاقەی بە غودەتەوە هەیە. فاڵن ئەبینین پاشی 2 هەفتە 3 هەفتە کە غودەکەی بۆ ڕێگەکەینەوە قەبزەکەی چاگە بێت، سایلەکەشی چاگە بێت، حەسەب جۆری نەخۆشیەکە. کاتە چارەسەری غودە هەیە؟ بەڵێ کە چارەسەری غودەکەی بۆ ئەوکەین بە تایبەتیوانی کە غودەی تەمەڵە هیچ جێگەی ترس نییە، عیلاجەکەش یەک هەبە بە ڕێوەیەکی ئەیخوات بۆ ماوەی 3 مانگ 4 مانگ حەسەب متابعە بانیان ئەیخوا پێشنان ئەبینێت قەبزەکەی چاگە بێت، واتە هۆکاری قەبزەکەی ئەم نەخۆشی غودەی تەمەڵەکەیەتی. ئەم بەڕێزە پێویستی بە پشکنی وشتی وا هەیە؟ بەڵێ وەڵام بۆ خۆی دیارە کاکەمران کەسێکی ڕۆشنبیر و وریە، ینی ئەزانەیە خواردنەکانی هۆکارە بۆ قەبزیەکەی، ئەوەیەک لە خاڵە مهمەکانە ئێمە دەستمانەکەوێت بین ئەوانەی کە زۆر لە جەلەبێرەوە نانەخۆن، فاسفودە، لەفەیە، گەزە، تایبەتی لە مناڵانە ئێستا ئیندۆمی و بەڕاستی ئەم خواردنی ترشانە هۆکارە. خواردن یەک جۆر خواردنی ژۆکۆ ئێمە کە زۆر برنجە خۆین، ئەمانە زڵاتی لەگەڵ ناخۆین، ئاوی لەگەڵ ناخۆین بێتە قەبزی، لەوانەیە هۆکارەکەی ناڕێکی بێ لە خواردنی بێت، جۆڵەشی کەمە بەڕاستی. بەڵام ڕێنماییەکەین ئەگەر ئەو خوێنبەربوونەیە یاخود ئەو قەبزی هەر بەردەوام بوو کۆمەڵێ پشکینی سادەمان بۆ بکات، غودە زۆر میمە پشکینی غودەی بکات، ئەمانە سەدای پزیشکی پسپۆر کە نەجار هەیە خوا نەخواستەکە و نەزیفە بەردەوام بوو، مازوور هەیە، هەناوبین هەیە، بۆ یەکەین بۆی دڵنیابین کێشەکە لەسەرەوە نییە، کێشێکی گەورەتر نییە. ئەوانە دوایەوە کە زانیمان ئەو شتانە نییە بەڕاستی ئەندێ ڕێنمایی و وەرزش و خواردنی ڕۆژانە لە بیرشمان نەچێت قەلەقی و سترێس و کەمخەوی یەکێکە لە هۆکارەکان زۆر بیرکردنەوە زۆر بەڵە ئیتر هەندێ ڕێنمایی و خوارد شتەکانی بۆ ڕێگەخەین دڵنیاشیەکەینەوە نەترسێت، چونکە بەڕاستی زۆربیان فەقیرە ترسن ببینێت سۆشال میدیا کاتەوە پارچە ڤیددیوەیەکی یوتیوب ببینێ هەر کاتێک خوێن بینی تۆ سەرەتانت تێنە خێوانیە لە 10,000 کەس ئەگەر گرفتەکەوا بێ. بەڵام ئێمە هەر لاەنە خەتەرەکە هەر دەگلاییەکەینەوە بەڕاستی لە ڕووی پشکنینەوە بێت، لە ڕووی کۆمەڵە ئازماییشەوە بێت، بە تایبەتی لە ڕووی نازوری قۆڵۆنەوە بێت تا یەکلایی بکەینەوە کاکە ئەو حاڵەتی تۆ حاڵەتێکی سەلامەتە پێویست بە ترس نییە و خواردنی ڕۆژان ڕێکخە ئاو زۆر خۆڕی شاڵەکان دوای باسیەکەین خۆپارێزی چییە ئەمانە ئەبینی نەخۆشەکە بەڕاستیان دێک بەڕاستی دا و دەرمانیشی بۆ نووسین بۆی ڕێخستی ڕیخۆڵەکانی ڕێک بێتەوە ئەبینە زۆربیان باش بوو. من هیوای تەندروستێکی باشن بۆخوازم دوادارم ڕێنمایەکانی دکتۆر وەک خۆی وەربگرن. ئەگەر دایمەن یەکشتەڵم لە هەموو بەرنامەکانی خۆمە ئەگەر ئێوە لە ژێر ڕێنمایی پزیشکەکەی خۆتانە بمێنەوە دڵنیام تەندروستە بن. دکتۆرگیان پێشەی بچینە لای هاوڵاتیان بگومانە و میوەشتیشم بینی ئەمانش بۆ خۆی هەریەکەی ئێمە ڕۆژانە بەرکەوتەمان هەیە لەگەڵم جۆرە میوانە و جۆرە خواردنانە سەوزانەیە بۆ خۆیان هەریەکە و کاریگەریەکێ بێت. بەڵام پێشەوەی بچینە لای ئەوە پێشتر پرسیارێکم کرد ئەمە تاواکەری ئەو پرسیارە باس بکەینەوانێ ئایا کاتێک کە تووشی ئازاری ڕخۆڵەکانمان ئەبین هەموو ئازارێکی ڕیخۆڵە مەترسیدارە یەخۆ مەترسیدار نییە؟ بەڵێ تاڵەن ئێمە بە نەخۆشەکانمان دەڵێن ئەگەر ئازارەکە درێژ خەیان بوو زۆری خەیان بێ بەڕاستی بان وەرگیرێت احتیمالی هەیە شتێکی زۆر سادە بێت
یاخود خوا نەخواسە نەخۆشیێکی گەورەی لە پشتەوە بێت ئازاری درێژخایان واتە ئازاریشێکی کە لەو نیشانانەی ئەبێ بەهان بەرگیرن احتیمالی هەیە خوا نەخواسە شێرپەنجە بێ برینداربوونی گەدە بێ یان ڕیخۆڵە بێت واتە ئازاری بەردەوام و درێژخایان ئەبێ بەهان بەرگیرێت بڵێ زۆر باشە با بچینە لای هاوڵاتیان ئەچینە لای ئەم سەوزایەش بزانین ئەمانە تا چەند کاریگەری باش و خراپ لەسەر کۆڵۆن لەسەر ئازاری مەعیدا لەسەر ڕیخۆڵەکانمان بەجێ هێڵە بەڵام با بچین لای هاوڵاتێکە دکتۆرگان دواتریە مۆسەرەمانە لاوانێ ئێش پرسیارێکە بە سڵاو لێ بکاتەوە چۆنی تەندروستی چۆن باشیت ئەمەوێت پرسیارێکە لێ بکەم ئەگەر هاوکارانم بێن لەگەڵم باشترە بێ پرسیارێکت لێتە دکتۆر ئەحمەدم لەگەڵە زیشک و پسپۆڕی نیشتەرگەریە گشتەکانە زۆر سپاس دەکەم ماوەی چەند ساڵە ئەم کارە ئاکەیت 11 ساڵە لە ماوەی ئەم 11 ساڵە من دڵنیام هەر بەرکەوتێکی ئەوەت هەبۆلانێ هەندێک جار ئازاری مەعیدایان ڕیخۆڵایان قەبزیەکمان بۆ دروست بوو نەمانزانی بێت هۆکارەکەی چییە تۆش بە حکمەوەی کە ئەم شتانە ئەفرۆشی بەگومانەمانە خۆراکن ڕاستە خۆ بەرکەوتەمان هەیە ئێمە ڕۆژانە لەگەڵیا جا ئەگەر هەر پرسیارێکی هاوشێوەی ئەمەت هەیە یان ئازارێکت ڕۆژە لە ڕۆژان بۆ دروست بۆ توانێت پرسیارکە لە دکتۆرکی بەخۆی ئەمن قۆلۆنم هەیە زەختیشم هەیە زۆر جار خواردنم خواردە برین بیبەر پیاز ئەو شتانە قۆلۆنم هەستایە قارم پێ تێکچیان برین شتەکی سوور دەخۆی زەخت هەردەستیت ئەم بەخۆ زەخت و سوکەریم هەیە بزانم سەوزە و میوەک باشە و چش خراپە بەکاری کاکەناوی جەناب چی کاک ناسخ تەمەنی چەند دەتەوە؟ تەمەن 35 ساڵە گەنجی دەمێک شەکرە و زەخت هەیە؟ زەخت ئەم لە شەڕی داعشی بریندار بوو لە وەختەوە ئەگەر ئەوەی زۆریان بەنج لێدام و برینەکەم سەخت بریندار بوو تووشی زەخت بوو شەکرەشت هەر لەو کاتەوە شەکرم نییە شەکرە قۆلۆن هەیە لەگەڵ زەخت بزەوەدا طبعا کاک ناسخ دوو گرفتی هەیە دوو نەخۆشی هەیە ڕەبتیان بەیەکەوە هەیە بەڕاستی ناڕێکی گریژبوونی قۆڵۆنی هەبێتەوە هۆی بەرزبوونەوەی فشاری خوێنی زەخێت لە کۆمەڵە شتەوە بەرزە بێتەوەکی لەوانە کەم خەوی ژانە سەر گرفتی قۆڵۆن قەبزی ئەوانە کە هەر کاتی گرفتی قۆڵۆن تە بێ کاک ناسەخ زەختەکەت ناجێگیر دەبێت فشاری خوێن هەوڵدا قۆڵۆنەکەت جێگیرکە بۆ نمونە کاک ناسەخ دوکانی سەوزە و میوەفرۆشی هەیە بەڕاستی ئێمە زۆر ڕێنمایی نەخۆشەکانمان دەکەین بە شێوەیەکی گشتی هەمومان متفقین لەسەرەوەی بەڕاستی سەوزە و میوە زۆر باشە بە تایبەتی سەوزەکان بیبەریش بەڵە زۆر مهمە ئەم بیبەری شیرنا بەڕاستی ڕێژەیەکی زۆر ڤیتامین سی زۆرە با بڵێم بۆ قەبزی زۆر باشە بۆ ناڕێکی گریژبوونی قۆڵۆن زۆر باشە ڤیتامین سی زۆرە بۆ ئیشکردنی ئەنزایمەکانی جگەرمان زۆر باشە ئێمە بەڕاستی ڕێکلامی بۆکەین دیعای بۆکەین کە سعریشی کەمە بەڵام زۆر بە ئیسفادەیە ڤیتامین سی ناو بیبەر عفونکە ئەگەر لیمۆیەکم دەستکەوێت ئەمەشەر بێنین ئەمەش بێنین بەڵە ینی ئەمانە کە بەراوردیان کە ڤیتامین سی ناو بیبەرەکە زۆر لە لیمۆکە زۆرترە بەڕاستیە بۆیە هەردووکیان بەسوودن بەڵام بیبەرەکە بەسوودترە بۆیە ڕێنمایی خەڵک دەکەین بە شێوەیەکی گشتی بۆ دووربوون لە قەبزی ئەم دوانە بەکاربێنن باشە ئەم دوانە بەڵێ ئەمەش ئەم بیبەرە تیژە شیر بەڵە خەڵکەکە وەکو شێوەیەکی گشتی حەزی لە بیبەری تیژە بەڵام ئێمە ڕێنمایان دەکەینەوانەی کە قۆڵۆنیان هەیە وەکو جەنابێت دوورکەویتەوە لە بیبەری تیش باشە خۆیت من حەزەکەمەوە پرسیارەوە لێ بەڵێ ئەوڵا کەمی کەرەوە کاک ناسەخ کەمی کەرەوە ئەمە ئەو مادەی کە تێدایەتی یەکسەر سوتانەوەی معدەت بۆ تێگەدات گرژبوونی قۆڵۆن بۆ ئەکات ئەمە بەڕاستی بە دوور بن لێ وەکو ڕێژە ئیسفادی خۆی هەیە بەڕاستی بەس ئەو کەسانی کە گرفتی قۆڵۆن و معیدان هەیە دوورکەونەوە لە بیبەری تیش پیازیش خواردنێکی زۆر خۆشەوە زۆر بە سوودیشە بەڵام ئەوانەی کە گریژبوونی قۆڵۆنیان هەیە بەڕاستی غازاتیان زۆرە ڕۆژێکی سان ڕۆژێک قەبزن یاخۆ دڵەکزیان هەیە هەوڵ بدەن بە دوور بن لە خواردنی پیازی تیش تەمایان دێ پیازی شێوازەم شیرنە بەڵام لەوانەش ئێوە دیاری بکەین کام جۆرە ئێمە نازانین بەڕاستی شێوە گشتەکەی خۆماری باشە سەتە هەشتای ئێستا ملەتی کورد تووشی جوب بووە پیازی تیژ ناخوات هەدەری پیازی شیرین پیازی تیژ ئەگەر بەکاربینی لۆ جوبی زۆر باشە ئادی ئەتوکە ئەو پیازەی دەخۆی سوورە سووراییەکەی ئایبنەبی سوتانەوت بڕەکە بۆ کوونە کەپولوتوە دەکاتەوە جوبی گەلێک باشە بەس ملت تێمەیە کورد بەعام
سەتا هەشتای ئێستا هەدەری پیازی شیرین ڕاست پیازی شیرین ئەستەمە تەمانە دەخوات هەموو پیازی شیرینە ئیرانیە پیازی شیرین ئیرانیە بەدەست دەکەوێت پیازی زۆر ئێستا سەتا هەشتای پیازەکە پیازت ئەو پیازە شیرینە شیرین ئەو پێشان پیاز تۆیەکیان دەچان سارەی دەبۆ خلیچکە ئەو جە سارەی دییان چند دەبۆ پیاز ئێستا تۆیەکە هاتێ تورکیا دەچین ڕاستەخۆ دەبیتە پیاز تامان ئەم قسەی کاگناسەح لە چی وەستە چاوی گرتووە ئەو پیازە تیژەکان بیبەری تیژوانە ئێمە مەسەن بەشەی گشتیاڵێن تیژی و ترشی مەسەرەن تیژەکە ئەم دوانە تیژە بۆ منەگە بیبارەکە تیژ بێ ئەمەش تیژ بێ باش نییە بەڕاستی ئەوانەی کە گرفتی وەکو جەنابەت قۆڵۆنیانەیە خۆت بە دوور بگرێت لە پیازی تیش یاخود لە بیبەری تیش ئەمە زۆر جار بۆ یاپراغ بەکاردێت بۆ شنەکان بۆ مەرەگە بۆ گۆشت بەکاردێ ئەوانە ئیتر بۆی تاوی پێ بدە بەڵام ببینین ئەڵا دکتۆر ئەم شەو نامرتا خەوتم خەونم خۆش نەبوو ئێستا لێ پرسنیوارە چیت خوارد وڵا خواردنێکی تیژم خوارد ئێستا دەزانی بەبەریان تێکردووە بەهاراتێکی تیژی تێکراوە بەڕاستی ئێستا گومانە بین ئێستا خواتە خۆپارێزی زۆر گرینگە بۆ مەسەلەی دووربوون لە گریژبوونی قۆڵۆن و مایدا بۆ جەنابیشێت بۆ ئەوەی فشاری خوێنەکەت زەختەکەت ڕێک بێ کاک ناسەح کە بە حەب کۆنتڕۆڵ کراوە ئەبێ خۆپارێزیشکەی لۆ خواردنی کە قۆڵۆن تێگەدات ئێمە ڕێنمایی خەڵگەکەین بەڕاستی سەوزە بخوا میوە بخوا بە تایبەتی زەڵاتە زەیتی زەیتوین تێ بکە بۆ قەبزی زۆر باشە بۆ چوونە سەر ئاو زۆر باشە بەڵام ئەگە تووشی گرفتی قۆڵۆن بووی ئەبێ ئەو شتانە هەڵبژێریت ئەو سەوزانە هەڵبژێری کە بۆ تۆ باشە ئێستا نمونەمان هێنایەوە لەسەر پیاز و بیبەری تیژەکە بێ و بە دوور بگرین بەڵام باقی خواردنەکانی تر کە کێشەیە بۆ نەکردووی بوونە بڕۆکلیە گێزەرە خەیارە تەماتەیە زەڵاتی پێ دروستکەی هیچ کێشە بۆ تۆ دروست ناکات کە ڕۆژانە قاپێک زەڵاتە بخۆی بەڵام بە شەرتێک بە دوور بیلەوەی کە خەلی تێ بکەیت لیمۆی تێ بکەیت شەمەنیەکان گازەکان کم بەکاربیێنیت بەتێکیت جاوە زۆر میمە بەڕاستی خۆپارێزی چییە لەوانەیە کە پسارێکی جوان دروژان ئەو مەشروباتی غازی پێ دەڵێن بۆ منە بیپسیەسان لە دۆش پەیدا بووە کە پڕیەکەن لە غازا پێشان خەرکەکە سەتا هەشتا هەر مەرەقی ماست خۆمار و دەکەیت ماستاو ئێستا ئەو دوێ ئیرانی هاتی هەموو مادە غازی تێدا هەمووچی بیپسیە خەرک مەرەقی ئەو دوێ بووە طبعا ئێمە بۆ ئیزافە بۆ پرسیارەکەی کاگناسەح ئێمە زۆر هاانی خەڵگە دەین سپیایی بخوات سپیایی مەسمان چییە؟ ماست و شیر و ماستا و ئەوانە بخوا بەڵام خۆماڵێکی خۆمان بەڕاستی تیجارەکە دەزانین لەکوێ دروست کراوە سەرچاوی شیرەکە چییە چ خەمیرەیەکی تێکردووە چ مادەیەکی تێکردووە بەڕاستی ئەگەر خەڵک نەدرسێنم سەرچاوی زۆری قۆڵۆن و قەبزی و سەرەتانەکەمان ئەو ماست و شیر و پەنیرەیە کە نازانین سەرچاوەکەی لەکوێ چەند ڕۆژ هەڵگیراوە شوێنەکەی چۆن هەڵگیراوە بەڵام ئێمە هاانی خەڵکە دێن بەڕاستی بگەڕنەوە بەلای ماستی خۆماڵیەکە بۆ لای شیری خۆماڵێکە زۆر باشە بۆ جوڵەی گەدۆڕی خۆڵمان ئەزانی ماست سەتانەوەتی بەکتریای سوودبەخشە کە گەدە و ڕیخۆڵەمان پێویستی پێیەتی یعنی کە ئینسان بە شێوەیەکی ئاسایی پیسایی دەکات جوڵەی ڕیخۆڵی هەیە ئەو بەکتریا سوودبەخشە ئەزای لە کوێدا کاک ناسا لە ماستی خۆماڵیدایە ئەو ئاوەی دکتۆر باسی ماستی خۆماڵی کرد با من بچمە سەر ئەو ئاوە کە دروستی ئەکات ماستەکە بۆ نمونە تۆ ڕۆژێک لە ناو سەلاجەکە یاجیانی کاتێک کەزانی کە سەری ماستەکە هەڵێیتەوە بڕێ ئاوی زەردباو لەسەر ماستەکە دروست بووە ئەمە پڕە لە کالیسیۆم تا چەند گرنگە هەوڵاتی هۆشیاری ئەوەی هەبێت کە ئەم مادەی فڕەنەیە هەنێکیانەی گرن و مادەکە ئاوەشلەکە فڕە ئەیەن و بەس ماستەکەی هێڵنەوە ڕاستە بزەبە جام گە ماستێری پێکاتەکەی بکەیت بڕێکی زۆری ئاوە لەگەڵشی کانزیەکانی کالیسۆم و فۆسفۆر وانەی تێدا بڕێکی زۆریش بۆ منە پرۆتینی شیرمان هەیە یاخود چەورایی هەیە کە تۆ بەس سەرتوێکەی خۆیت قەیماغەکەی دەخۆی بەڕاستیەوە زۆر باش نییە ڕژەیەکی زۆر کۆلیستۆڵی تێدایە ئەم کۆلیستۆڵە کە زۆر دەی خۆی بەڕاستی بە تێکڕای کات تووشی فشاری خوێنە دەکات تووشی شەکرە دەکات تووشی نیشتنی چۆری لەسەر بۆریەکانی خوێنی دڵ و مێشک دەکاتەوانە ئەبینی چۆریەکانی زۆر ناڕێکات ناکاو تووشی جەڵدا بێ ڕادی تۆ من خواردنەکانم خۆ کە بابشتی وام نەخواردووە بەڵام بێ پرسم ئەی ماستا و ڕادی تۆ بەبێ ماستا و ناژیم یاخود بەبێ قەیماغ ناژیم ئەم قەیماغا ئەم قشتەیە کە خەڵک پێڵە قشتامانە کۆلیسۆڵی زۆر زەرۆکتەوتێت ئاوەکەی نەخواردووە چوە سەرتوێکەی خواردووە قەیماغەکەی خواردووە لە نەتیجە چۆرەکانی خوێنی فڕیوە ئەبینی فەقیرە موایدی هەشتاکانە تووشی جەڵدە بووە لە عینایە داخل کراوە بووە ئاگەی لە چۆرەکانی نەماوە کە ئەم سەرتوێی خواردووە ئاوەکەی بەکار نەهێناوە تا ناڕێکی لە خواردنی سپیاویش خەتەرە باشە دکتۆر من بەسەرەما لە هەندێک شوێن ئەبینرێت نافەرمین ئەڵێن ئەم چەوریانە چەوری زۆر بەرزنین لە چاو بۆ نمونە خواردنی کەبابێکە بۆیە بەلان و ئاسایی ترە کە ئێمە دابنیشین ئەمە بخۆین وەگلەوە ئەوە ڕێنمایی بەڕێزت چیە بۆ وڵا بە پێچوانەوە دێری قیان تەسەوڕ کە
ئەو چاوریایەتەی کە لە پەنیری دەستکرد و لە قەیماغ و ئەمانە هەیە ئەم کۆلیسترۆڵە شتێکی پێڵەن قشتە و پەنیر و ئەمانەی کە لە بازار معلباتانی دروست کراون ئێرانین تورکین بۆیە ناوەکان دەڵین بۆی خەڵک داناشنا بێ بڕابکە ڕێژەی کۆلیسترۆڵ و چاوری زۆر زیاتر ئەفرێن و بەرزیەکاتەوە بەراورد بە گۆشتە سوورەکە واتە گۆشتی حیوانەکە زۆر ساخڵەم و تەندروسترە بە بەراورد بەو پەنیر و ژاژی و ئەوانەی کە خۆین کە ڕێژەی کۆلیسترۆڵەکەی ساف کۆلیسترۆڵە واتە ئەوانەی کە زۆر ئاتیمادیان لەسەر ئەو پەنیر و شیرنەمانەی دەرەوەیە بەڕاستی کۆلیسترۆلیان زۆر زیاتر لە گۆشتی سوورەکە بە بەراوردیش ناکرێ بەڕاستیە چون گۆشتی سوور بێزگە لەوەی ڕاستە ڕێژەیەکی باش کۆلیسترۆلی تێدایە بەڵام مادەی ئاسنی تێدایە کالیسیۆمی تێدایە ڕیشاڵەکانی تێدایە کانزاکانی یۆدی تێدایە کە بۆ غودەمە زۆر باشە پێشتر باسمانەکەت دەوڵەمەندە بەس کانزا و پرۆتینەکان بۆیە بەڕاستی ڕێنمایی خەڵکەکەین بەپێی پێویست مانگی جارێکی دوجار بێ گۆشتی سووریش بخۆن بەڵام بەڕاستی نیکەنە عادەت هەموو ڕۆژی سپیایی پەنیر و ئەم شتانی دەرەوە بخۆن بۆ پاشی 10 ساڵێک کێشەی شەکرەت بۆ کات کێشەی فشاری خوێن بۆ کە خوانە خواستە لە هەمووی خەتەرتر تووشی جەڵدە دەکات بەڕاستی دەست خۆش دکتۆر من ویستم پرسیارێکی تر لێ بکەم کەی پشکنینت کردووە پشکنی ئەمن دوو مانگ جارێک پشکنین دەکەم دوو مانگ جارێک هۆکاری ئەو دوو مانگە بۆچی ئەگەڕێتەوە یعنی بۆ هەموو دوو مانگێک ئەوە دکتۆرە های پێگوتیمە دوو مانگ جارێک پشکنین بکات لەبەر ئەوەی لۆ تەندروستی خۆت باشە تەندروستەکەم ئەم بەخۆی زەختم تقريبا ماوەک بوو لە عەفدە لەسەر نۆ بوو محەدەل هەر بە بەردەوامی هەر خواردنەکی دەم خوارد هیچ تەئسیری نەدەکرد خواردنی سوکس و چم دەخوارد زۆربەی ئاوم دەخواردەوە هیچ ئیستیفادەی نەبوو قەلەقی و سترێسی هۆکارێک نەبوو بۆ ئەوەی فشارە ئاوا بەرز بێت بەریۆرە طبعا کاک ناسەح دیارە بە تەمەنێکی گەنجیەوە تووشی فشاری خوێن بووە بە دڵنیایی دەستی خۆش بێت کە دوو مانگ جارێ پشکنین دەکا زۆر مهمە چونکە لەبیرمان نەچێ فشاری خوێن کە کۆنتۆڵ نەبێ ئەو ڕێژە زۆرە زەختەی کاک ناسەح باسی دەکات گاریگەریە بێت لەسەر چاوی لەسەر گورچیلەکانی لەسەر تەسکبوونەوەی بۆریەکانی خوێنی ئەبێ فترە پشکنی گورچیلەکانی دەکات کە ئەو دوو مانگ جارە دەیکات ئەوانە پشکنی چاوریەکانی دەکاتدا چونکە لەبیرمان نەچێت علاقەی بینی چاوری و فشاری خوێن لەگەڵێک دەگونجێت کەی چاوریەکان زۆر بۆ فشاری خوێنی ناڕێک دەبێت ئەم فشاری خوێنەکە کۆنتڕۆلی نەکات تەسیرەکات لەسەریشکردنی گورچیلەکانی تەسیرەکات لەسەریشکردنی جەرگ و جگەری ئەمانە جا کاک ناسەحیجەکەی دەم بۆ خۆی وشارە دوو مانگ جارێک ئەچێتە لای مختەبەرەکانیان ئەچێتە لای دکتۆری باتنیەکەی خۆی ئەڵێ دکتۆر من فشاری خوێنم هەیە فشاری خوێنەکەشم جێگیر نییە تۆرەکەش ئۆتۆماتیکی هەموو ئەو پشکنانی بۆ دەکات کە کاریگەری نەرێنی زەختەکە لە سەریانەکات لە هەمووی خەتەرتر لەوانەیە فترە تەختیتی دڵی بۆ بکەن داوانێش ساڵی جارێک ئیکۆی دڵی بۆ بکەن بۆت کراوە؟ شش مانگ جارێکی بۆم دەکەم بەڵێ جا کاک ناسەح لەوانەیە لە داهاتوو تۆ پێویست بۆ جار ئیکۆش بکەیت ئیکۆی دڵ چونکە ڕاستە هیچ کاریگەرێکی خراپی نەبوو باشە دڵت ئەلحەمدوللا زۆر باشە وەڵا ئەگەر لە زەختەکەت بێت دائما هەوڵدا فشاری خوێنەکەت لە خوارد 13 بێت لە خوارد 13 لەسەر 8 بێت باش نییە حەبەکە دەخۆی بانیانەوە نیە زۆر التزامی پێ ئەمەی داوێت لە شێوەی دڵی بوو بخۆین چ دەکاتەوە ئەوە مهمە ئەسپرینیش لەخۆی ئێستا ئەو وەتی مەخواتی دەکەوەتی ڕای گرتووە پێویست پێ نەما ئەلحەمدولیلا زۆر باشە وەزنش زۆر نییە بەڕاستی ئاگادار بە لە وەزنی زۆر و کێشی زیاد و شێوری و ئەوانە کەم کەرەوە نان زۆر بە خواردنەکان مەخۆ هەڵدە شیرنی کاک ناساتا پێ دەکرێت شیرنی کەم کەرەوە شەکری سپی کێکە پاقلاوەیە نانی سپیە یعنی ئێمە بەتایبەتی میوە شیرنەکانیش بەڕاستی بۆ جەنابتانوانی کە نەخۆشی دڵ و چاوریان هەیە تا بۆ منە ئێستا فەسلی شووتی و کاڵک وانەیە تۆزێکیش خۆمان بە دوورەگرین لە میوە شیرنەکان باز بەڕاستی وەکو سەوزە خیار و برۆکلی و با بڵێم گێزەر و ئەوانە زۆر ئاساییە کەوەرە کەرەوزە چەند بی خۆی شتێکی زۆر ئاساییە چاوریەکە دەگە خاتەوە ئیشکردنی جگەر دەگە خاتەوە زەختیشت ڕێگە خاتەوە بەڵست هیوای تەندروستێکی باش هیوادارم ڕێنمایەکانی دکتۆرەکەماوەکو خۆی وەربگری دکتۆرگیان هەر هاوڵاتیە دوێنی تۆزە لەمەوە پێش باسی گۆشتمان کرد کەمێک ڕێنمایی دال وتت گۆشت خواردن بەخۆی باشە بەڵام بێگومان هەموو کاتێکیشنا و شێوازی خۆی هەیە جا ئەم مامەیەش حەزەکەم بدوێنم بزانم ئەم هەموو گۆشت فرۆشێک لێرە لە قەزای هەرێ هەم لەگەڵەوە شەبزانم تەندروستی چۆنە ئێمە
گرفتەوەری ئەمڕۆمان باس لەوە دەکەین کە نەخۆشی کۆڵۆن ئازاری مەعیدە بۆ نمونە کێشە و گرفتی قەبزیمان هەبێت ئەمە سەرەتا پێشەوەی بچمە لای گۆشتەکە مە بزانم هیچ جۆرە نەخۆشیەکت لەمە هەیە یان هیچ زانیاریەکت هەیە هەموو کەس قۆڵۆنی هەیە بەس بە پێی کەم و زۆری هەیە قۆڵۆنی زیادە هەیە کەما یعنی نوعیەتەکانی قۆڵۆنیش نوعی هەیە بە غەزاتە هەیە بە قرپە تۆ لە کام زۆرێک من زیاتر قرپم هەیە دکتۆر حەزەکەمەوەمان بۆ شکەیت بەڵێ طبعا هەندێک شتی جوانی وروژان لەسەر نیشانەکانی خۆڵۆن غازات سگە سوربوون هاتنەوەی قرب مەسەڵەن هەناسا لە ڕێی دەمیانەوە دێتە دەرەوە ئەمانە ئەمەش لە ئەنجامی چی کە ڕێژەی غازاتیان زۆر دەبێت طبعا ئیشی ڕیخۆڵەکان چییە دروستکردنی غازاتە ئەم غازاتە بە شێوەیەکی سروشتیەوە لە ڕێی دەرچەی کۆمەوە بێتە دەر بەڵام کە زیاد لە پێوی زۆر دەبێت ئەم سوورێنجکیان شل دەبێت ئەم بۆری سوورێنج و مایدا شل دەبێت ئەوانەی کە قۆڵۆنیان هەیە دایما هەستیانەکان سکیانە سوورە قەڵەی وێژنین فەقیرە بەس غازاتیان زۆرە ئیتر دایمان قرپیان هەیە قرب چییە؟ دەرچوونی غازاتە لە ڕێی دەمەوە نەجار هەیە ئیزعاجیان دەکات ئەمانە ئێمەش تێگەین کەمە تووشی گرفتی قۆڵۆن و غازات و ئەمانە بوون ئێستا تێگەین ئەمە تووشی ناڕێکی گریژبوونی قۆڵۆنیان بوونە کاک میرزاش بۆ منێکێک لەو کەسانەیە لەوانەیە بە حکمی کۆمەڵە ئاگادارم کۆمەڵی نەخۆشی دڵ و ئەمانەی هەیە عیلاج و شتی وای هەیە بەڕاستی ئەم نەخۆشیانە وا دەکات شەکرە هەیە زەختە هەیە لەخوا بەزیابە ئیتر ئەو نەخۆشیەکان و چارە سەرەکانی ژاتوانین بەڵام یەکێکن لە هۆکارن بۆ نەخۆشی قۆڵۆن و قەبزی و ئەمانە ئەبین کاک میرزا بە چەند ساڵێکی زۆرە حەبی ناڕێکی لێدانی دڵە خوات ئەمانە هەندجار هەیە مشکلی غودەشی هەیە لە ماخیرە لی دروست بوو ئەویش دەکاتە هۆی قۆڵۆن و قەبزی وەکو پێشتریش باسمان کە دەمانە بۆیە ئەبینی زۆر جار سکیان لە سوورە بێت ئەبێ زوو بڕۆنە تەوالێت واتە یەکێک لە نیشانەکانی گرژبوونی قۆڵۆن چییە کە ئێستا زۆر باوە لە ئافرەتاندا بە قەبزی گرن پیاوان بە ئیسهالی ئابینی خواردنێک بخوا ئێستا بەر ناکات بچێتە سەر ئاو دێزاری کردووە دەبینین هەموو پشکنیەکانیشی نۆرمەڵە هەموو فاسەکانیشی باشە ئەبینن کاکە وڵا تۆ تووشی گرژبوونی قۆڵۆن بووی کەمە گرفتێکی عالەمیە بەڕاستی ئیتر هۆکارەکان زۆرن لە ناڕێکی خەوە قەلەقیە ئسترێسە کەم خەویە ناڕێکی لە جۆری خواردنمان مێشک مەشغوڵ بوونە لەگەڵ کار و کردەوەی ڕۆژانەمان ئەمانە ئەبێتە هۆی گرژبوونی قۆڵۆن واتە وەکو نەخۆشی بۆ بینی کاک میرزا کۆمەڵێک نەخۆشیە وەکو دڵ و غودۆمەنە ئەوەیەکێک لە هۆکارە بۆی کە غازات و ئەم قرپە قرب چیە دەرپەڕینی غازاتە لە ڕێی دەمەوە بەڵام لەم ماوەیە بەم نزیکانە پشکنینت کردووە؟ من دوو مانگ جارێ پشکنینەکە دوومان جارێک ئەمەش پێماوە هاوڵاتێکی کەش هەمان قسەی کرد دوومان جارێک پشکنینەکە بەڵام باسی گۆشتیشت کرد ئەو هاتیینە بردەم گۆشتەکەش با بزانم تۆ ڕۆژانەی خۆی هەفتانەی خۆی مانگانە گۆشتە خۆی چۆن ڕۆژانە من هەستەکەم ئەم دەبەرە زۆریان حەز لە زۆر حەزیان لە گۆشتی سوورە بەڕاستی من ئێستا پێش لەو لای کاک ناسەح باسی ئەومان کرد بەراوردی گۆشتی سوور و ئەم سپیایەکانی دەرمان کرد وەکو ماست و پەنیر و ئەمانەی معلەبەتەکانی ئێرانی و تورکیەکانەمانە وتم بەڕاستی خواردنی گۆشتی سوورەکە زۆر ساغڵەم و تەندروسترە بە بەراورد بۆ پەنیر و شتانی کە نازانین سەر چاوەکەی چییە بەڵام بە ڕێژەیەکی دیاریکراوە یان بە پێی وەزنمان بخورێ بۆم لە من وەزنم 100 کیلۆ 90 کیلۆیە ڕۆژانە پێویستم بە 15 غرام 20 غرام گۆشی سوور هەیە بەس بەڕاستی نەک نیو کیلۆ و ئەخدەی ئەوەیە مەسەلەکە دکتۆر زۆر خۆریەکان بەڵە بەڵە ئەگەنم بەڕاستی لا نەزانیسەکەت پێ بڵێم ئەگە من وەزنم 70 کیلۆ بێ ئەبێ 70 گرام پرۆتین گۆشتی سوور بخۆم جایتر 70 غرامەکە کاک میرزا ئازانین مەسەلەن چەند پارچە گۆشتەکە ئەوە مهمە یعنی بۆ من ئەوێ من ناو شلەکەم ناو مەرەگەکەم لەسەر برنجەکەم 3-4 پارچە گۆشتی سوور هەبێ دێری خەنەوە زۆر مهمە بەڕاستی بۆ مادی ئاسنی زۆرە کالیسۆمی زۆرە بۆ ئێسکەکانمان یۆدی زۆرە بۆ یشکردنی غودەمان کۆمەڵە پرۆتینی زۆرە ماشکەکانمان بۆ منە ماشکەکانمان جوێ هەمووی پرۆتینە ئەم پرۆتین لە چۆ دێ ڕاستە بەڕاستی بەداخەوە بەهۆی ناڕێکی گوزەرانی ژیانەوە بارەی دارایی خەڵک زۆر باش نییە ئێستا گۆشتی سوور بکڕێ ئەمانە کە ڕێژەکە تۆزە زۆرە بەڵام بەڕاستی سوودە باشەکەی بەراورد ناکرێت بە خواردنەکانی تر بۆیە بە ڕێژەیەکی دیاریکرا و زانستی بخورێ هیچ زیانێک پێ ناگەێن لەمە زۆر ڕاشکاوانە وەڵامم بێتەوە بە ڕێژەیەکی دیاریکراو ئەی خۆی ڕۆژانە نا بە دیاریکراو یعنی ڕۆژ وایە 6 گۆشتێک ئەویش بە 6 برژاوی یەک 6 گۆشتە خۆم بە برژاوی کاک میرزا تابعی چۆرەکانم کردوە ڕێکە بە زانستی خوات باشە بەڕێکی فاسی چۆرەکانی باش گۆشتی سووریش بەرخ بەرێ بەس بەرخی خۆم ماگە ناوەندکە ناخۆم ئینشەڵا هەمیشە تەندروست باش بیهوادارین تۆ هەموو هاوڵاتیانیش لا تەندروستێکی باشە بمێننەوانێ
پرسیارێکی دیکەی من ئەوەیە کە ئایا چۆن بتوانین شێرپەنجەی کۆڵۆن بناسینەوە. خەڵک ترسی هەیە و ئێستاش بابەتێکە کە بۆتە جێگە باس و خواستی هاوڵاتی بەڕاستی بەهۆی ئەو جۆرە خواردنانێکی خۆین بەهۆی نەبوون و جوڵەیەکی تەندروست بەهۆی خواردنە ناتەندروستەکانەوە ئێمە تووشی ئەمە ئابین. چۆن ئەم نیشانەیە هەست پێ بکەین نیشانەکان چین و ئایا هەموو خوێنێک دەتوانین بڵین ئەمە نەخۆشی شێرپەنجەی کۆڵۆنی هەیە؟ بەڵێ تاوان بەنسبەت شێرپەنجەی کۆڵۆن بەداخەوە کاڵێم یەکێکە لەو شێرپەنجانەی کە بە زەحمەت نەخۆشەکە هەستی پێدەکات واتە تاخیرە ناسرێتەوە لە کاتێکی درەنگ وەکو شوندەشە بەڕاستی. بۆ بە تاخیریە ناسرێتەوە ئەبینین لە قۆناغەکانی کۆتایی تووشی نەزیفیەکات تووشی خوێن بەربوونی دەکات و لە قۆناغەکانی کۆتایی تووشی قەبزی دەکات و لە قۆناغەکانی کۆتایی نەخۆشەکە بەهێزەکە و زەعیفەکە و لاوازە بێت. کاتێک تەشخیصەکرێ ئەبینین لە مەرحەلە سێی نەخۆشەکەی لە مەرحەلەی کۆتاییە بەڕاستی بەداخەوە کاڵێم واتە یەکێک نەخۆشیە کوشندەکان و بەربڵاویشە بەداخەوە واتە لە هەموو دنیا تا ئێستا ڕیزبەندی سێم منافەسەی دووەمیشەکە لە زۆریە لە دوای شێرپەنجەی مەمک لە ئافرەتان لە دوای شێرپەنجەی سیەکان لە دوای شێرپەنجەی پرۆستات شێرپەنجەی قۆڵۆنیش لە ڕیزبەندی دووەمیان سێمایە بەڕاستی واتە زۆرە. ئەمە کە با بڵێم لە کوردستان لە قەزایەکی وەکو هەریر ئەمانە هەمانە نەخۆشمان بەڕاستی زۆرە. من بە دووەداچوونێکم کرد بەڵێ نازانم ئەمە تا چەند ئەم داتاییراوە بە من ڕاستە یاخود هەڵێ حەزەکەم هەر لە زاری بەڕێستەوە بێ ئەڵێن ڕێژەی نەخۆشی سەرەتان لە قەزای هەریر بەرزە هۆکارەکەی ئەگەر وایە. بەڵێ تاوان بەشێوە گشتەکە بەڵێ بەرزە بەداخەوە هەموو نەوع شێرپەنجەکانیش لێرە هەیە. سەرەتانی مەمکی ئافرەتانمان زۆرە، سەرەتانی قۆڵۆنمان زۆرە، سەرەتانی جگەرمان زۆرە، سەرەتانی سیەکانمان زۆرە، سەرەتانی پرۆساتمان زۆرە، سەرەتانی مەمکی ئافرەتان زۆرە، سەرەتان خوێن زۆرە. تەمەن ئێمەش بەدەر نین لە هۆکارە گشتگیریەکەی کە هەموو دنیای گرتۆتەوە بە تایبەتی پیسبوونی ژینگە ناڕێکی خواردنەکان ئەو خواردانی کە لە دەرەوە دێن بەڕاستی نازانیت چییە و چۆن دروستکراوە چۆن ئامادەکراوە. یەکێک لە هۆکارەکانی تر بۆ ماوەیە بەڕاستی ژن و ژوونخوازی ناو خۆیاندا لە بیرمان نەچێت سەرەتانی قۆڵۆن یەکێک لە هۆکارەکانی بۆ ماوەیە کرۆمۆسۆم ئەواتە لەناو یەک خانەوادە یەک خێزان ئەوانەی کە لە تەمەنێکی زوو تووشی شێرپەنجەی قۆڵۆنە بن دوور نییە کەسە نزیکەکانیان بۆ منە برایان خوشکیان ئامۆزاکانیشان هەمان نەخۆشانە بێت. سەرەتانی مەمەک کە بینین لەناو یەک ئایلەکە لە یەکترەوە نزیکن بۆ منە کچەکانی دایکەکە یاخود خوشکی دایکەکانیان پوریان ئەوانە واتە هۆکارەکان بۆ ماوەیە ناو خۆیاندا ژن و ژوخوازی هەیە تێکەڵاوی هەیە. ئەمەیەکێک لە هۆکارەکان ناڕێکی خواردنمان بەڕایبەستی ئەوانەی کە خواردنی دەرەوە معلەبات و فاسفودوان ناخۆن پیسبوونی ژینگە ئەم وڵاتی جەنگاویە ئەم هەموو پیسبوونی ژینگەمان هەیە بە خۆمان نازانین بەڕاستی ئەوەوەتە فرەهۆکارە بەڕاستی وەکو شێرپەنجە بەڵام زۆرە بعد بینەوە سەر مەسەلەی قۆڵۆن چۆن ئێمە ڕێگری بکەین لە دروستبوونی شێرپەنجەی قۆڵۆن لە قۆناغەکانی ئەخی تازە ئەوەی کە ڕوویدا دروستە بێت بەڵام چۆن هەستی پێ بکەین. ئێمە فەحسێکمانەیە پێڵێن سکرینینگ سکرینینگ چییە؟ پشکنینی پێشوەختە چۆن بۆ مەمک هەمانە سۆنەر ئەکات مامۆگرافی ئەکات بۆ ئەوەی تووشی بڕینەوە نەبێت بۆی تووشی پشتنی نەکات لە قۆڵۆنیش هەمانە بەڕاستی وا باشە هەر کەسێکی ئاسایی لە سۆری تەمۆنی 50 ساڵ ڕۆژێک لە ڕۆژان نازوورێکی قۆڵۆن بۆ خۆی بکات بۆ ئەوەی کە هەر گۆشتێکی زیادەمان هەبێ پێڵێن پۆلیپ کە ئەم پۆلیپە سەرچاوی دروستبوونی شێرپەنجەکەی ئەبینی پۆلیپەکە بەقەت دەنکەنیسکە بەقەت دەنکەنۆکە گەبێت ڕێگری لێ نەکەی نەبێتە سەرەتانی قۆڵۆن لە ڕێی سکرینی نازووری قۆڵۆن نەکرێت. بەتێکڕا فەحسی پیساییمان هەیە کەشفیەکات خوێن هەیە لە ناو پیسایەکات ئەمەش هەر بەشێکە لە سکرینینگ وا باشە ئینسان ساڵی جارێک ئەم فەحسی پیسایە بکە هەیە بەڕاستی لە زۆری مختبەرەکان هەیە کەشفیەکان ڕاستە زۆر دقیق نییە بەڵام ئاماژەیەکمان ئەداتێت ئەوە بۆ فەحسانەی کە ڕێگرێک بێت لە دروستبوونی قۆڵۆنەکە لە مەرحەلەی ئاخیری بەڵام وەکو نیشانە کەسەکە هەر کاتێک قەبزێکی دوور و درێژی هەبوو بە چارەسەری سەرەتایی باش نەبوو بە چارەسەری تۆر باش نەبوو وا باشترە بیرکەینەوە لە شێرپەنجە وەکو لەگەڵ نەخۆشێک ناقەشەمان کرد دکتۆر من خوێنە بینم
ئەگەر ئەم خوێنبینینەی بەردەوام بۆ ئەم نەزیفە کە پێڵێن لە کاتی پیسایی یاخود دوای پیسایی یاخود ئیلاقی بە پیسایەوە نەبوو وا باشترە بیر لە دروستبوونی گرێ بکەینەوە لە ناو کۆوی بێ لە ناو قۆڵۆنی بێ ئەویش بە چیە بێت بە ئەنجامدانی نازۆڕواتە بوونی نیشانەی قۆڵۆنی قەبزی بەردەوام خوێنبەربوونی بەردەوام لاوازی بەردەوام نەخۆشەکە هەرە خوات و قەڵەو نابێت زایی دەبێت بەتاقە دەبێت ئەبینی خوێنی کەمەکات فەحسێکی زۆر میمە هەمومان ئەیکەین ڕۆژی هیمۆگلۆبین کەم خوێنی لە هەموو مختەبەرەکان نەکرێت نەخۆشەکە بینی دایم کەم خوێنە خوێنی لە 56 سەر ناکەوێت ئەمانە چەند خواردنیشی باشە بینی یەکسەر بێ بیر لە چی بکەینەوە بەڕاستی لە مێشکی خۆمان لای نەخۆشەکان ناجەکەم دا بۆی نەترسێت یان شێرپەنجەی گەدە و ڕیخۆڵە یان قۆڵۆن کاکاتە خوێنبەربوون یا خوێن کەمبوونی نەزانراو هەر کاتێک زانیمان نەخۆش چەند جار نەخۆشمانە بووە هیچ کێشەی نەبووە یەکێ لەو پشکنیانەی کە وەکو سەرچاوە وەکو کلیل دەرکەوتووە کە ئەوە گرەی هەبووە کەم خوێنەکەیەتی لەڕێی کەم خوێنەکەی بینی مادەی ئاسنی کەمی کردو بۆ ئەو گرەیە کە هەیەی ناو قۆڵۆنی یا خوڕیخۆڵی ڕۆژانە قەترە خوێن لێ دێت هەسی پێ ناکات لەگەڵ پیسایە کە ڕێنگی نەگۆڕاوە بەڵام هەموو ڕۆژێک دە 15 قەتری خوێنی لێ دێت ئەم دە 15 قەتری خوێنە وای چەند ساڵێک کەم خوێنیەکات ئێستا بیرەکەین وەکو پزیشک ئەمە بێ نازۆری قۆڵۆم کا بۆ ئەوەی کەشف بکەین کە ئەمە شێرپەنجەی قۆڵۆن نییە بەڵێ بۆ منای ئینسان وا دروست کراوات 24 ساعت لە دەرەوە ئیشکات نەچێتە شوێنی پێویست خۆی خاڵی کاتەوە لە ڕێکە کە مستەقیمی پێڵێن بە عەرەبی شوێنی خەزنی پیساییە کە بەداخەوە ئەوێ زۆرترین شوێن سەرەتانی قۆڵۆن و ئەلێ ڕۆداد لە ڕێکە ڕۆداد ئەوە وەکو مەخزوم بەکاردێت دوا دەرچە چییە دەرچەی کۆمە کە زۆر هاواتان گرفتیان لە مایەسیری و شەقبوونی کۆم لە دەرچەی کۆم ڕۆداد بە هۆکاری قەبزی هەموو شتێکان نێتە کەڵاو بۆ بە مایەسیری بەڵام مایەسری منە ناسوڕی کۆممان هەیە شەقبوونی کۆمان هەیە بە تایبەتی لە ئافرەتان کە زۆر قەبزن مایەسیری زیاتر گەنجەکان نەگرێتەوە دەرپەڕینی کۆم کە ئەو چیەکە کۆنتترۆلی غازات و پیساییمان بۆکە دەرچەی کۆم بەڵێ ئەمە بە شێوە گشتێکە پێناسەی تەشریحەکەی لا نەزانستەکەی کۆندامی هەرسا لە بیرمان نەچێ جگەر و پەنکریاس و ئەمانش تایبەتن بە کۆندامی هەرس کە ئەنزایمەکان و مادەکانزایەکان لەوێ هەڵەمژێنرە و یاخۆت کاریگەریان هەیە لەسەر کۆندامی هەرس جگەر و پەنکریاسش بڵێ دکتۆر من سپاس دەکەم ماندوومان کردیەوە ئەمڕۆ سەرچاوە بەخێر بێت زۆر سپاس دەکەم هیوادارم ڕێنمایەکانی بەڕێزت وەکو خۆی گەیشت بێتە هەمبینەرەکانمان لە شاشەی زوومەوە هەمیش ئەو هاوڵاتیانەی لە تۆڕ کۆمەڵایەتەکانەمان بینن بێگومان ئێمە ئامانجمان لەم بەرنامەیە ئەوەیەکە هاوڵاتی هۆشیاری تەندروستی هەبێ ئەماش بە ئێوە ئەکرێت ڕاستە ئێمە بەشێکی گرنگین بەڵام ئێوە لەسەر و هەموو شتێکەوە ئێوە بە شێوازە زانستێکە ئەتوانن ئەم بابەتانە وەکو خۆی بگەێنن وادارم هاوڵاتیان سوودیان لێ بینی بێت خۆشەویستان من هیچی وام نەماوە تەنها ئەوەندە نەبێت کاڵێم هیوادارم لەژێر ڕێنمایی پزیشکدا بمێنەوە ئەوانەی کە ئەوان باسی ئەکەن بێگومان ئەوە شێوازە زانستێکەتی ئەگەر بێت و تۆ خودی خۆتت خۆش بێت بێگومان تەندروستیشت باشە بێت واست لەو شتانە بێنن کە ناتەندروست و نازانستی گوێ بۆ ئەو شتانە بگرن یان بینەری ئەو شتانە بن کە پزیشکە بەڕێزەکان بە شوازی زانستی بڵاوی دەکەنەوە تا ئەڵلقەیەکی تر و بەرنمەیەکی تر لە شوێنێکی دیکە لەگەڵ تا نابمەوە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکە خوازم و خواتان لەگەڵ بێت.